من خۆم 11 ساڵم پێچووە ماشەڵڵا 11 ساڵ 11 ساڵ ئەوە بۆ لە برای ماوە دەستم پێ کردووە لە 57 ئەمجا ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە خانەقای مەولانە لای ماوەسمنەوە ئەسعەدی مەحوی دەی من لێم معلومە کە وەکو عەرزم کردی کە بردمیان بۆ لای مامۆستا بە باوش ئەوە نەمناڵ بووم لەوێش تقریبەن بەخوا 8 ساڵی هەر خوێندومە وانە بەڵام بێتە سەر حەقیقەتەکەی ئەوەی کە فەقێیەتی بێ و کە یادم ما بێ کە لە منهاجەوە دەستم پێ کرد و لە عەوامیلی ئینەوە دەستم پێ کرد لە عەوامیلی جوزانی لە سەرزەلەوە دەستم پێ کرد لای مامۆستا مەلا عەلی سەرزەل خوا ئەفریقای خوا مامۆستا مەلا عەلی سەرزەلیش خوا ئەفریقا ئەو وەختە مەلاکان نەبوو بوون ئەوەی کە جێگەی داخە لەبەر ئەوە کە بیستایە خۆی دوو کوڕی هەبوو غەریقی ڕەحمەتی خوا بێ ئیشێکیان عەبری خوای کردوویەکە هەرماوە کە بیستایە شتێک بە کوڕەکانی بڵێ بە فەقێکەی ڕۆڵە فڵاش بێنە بیخوێنە یەک کتێب بەس بوو بە 10 کەسیش نەک بڵێ بۆ دوو کتێب نەبوو نەوەڵڵا کورە پارەش نەبوو بەخوا